کاک سالارجیان پێم خۆشە ئەوەی بزانم بۆچی کۆمەڵگای کوردی لە باشووری کوردستان بە نیسبەت ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام مات و بێدەنگە، تەنانەت ڕەنگەوە جوانیش نەبێت جاری وا دەڵێن هەرخەوتووە. ئەوە لە حاڵێکدا کە ئەو خزمایەتی سیاسیەی بینی باشوور و ڕۆژهەڵات تەنانەت پێش کۆماری کوردستانیش ڕەنگدانەوەی زۆر بۆ لە مێژوودا، بۆ ئێستا لەو سەردەمەیدا ئەو شتەی ئەمە ئەوا دەبینی؟ بەڵێ دیارە ئەمە ئەتوانین بکەینە چەند بەشێکەوە ڕاستی وەڵامەکە. بەشێک لە وەڵامەکە ئەگەر بکەوینە سەر باسی حزبە سیاسیەکان، بەداخەوە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی حزبیە، هەڵوێستی حزبەکان کاریگەریە بێ لەسەر هەڵوێستی تاکەکانی ئەو حزبەش، ئەندامانی ئەو حزبەش. بۆ نمونە ئەگەر بین بڵێن جارێ من پێم خۆشە لەوێەوە دەست پێکەم تۆپەکە بەرمە یاری ڕۆژهەڵات دیارە لەلایەن حزبەکانەوە سەرپەرشتیەکرێ. خۆشحاڵانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەندێک حزبان هەیە کە ئەتوانن هاوهەنگی بکەن لەگەڵ ڕاپەڕینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەوڵدەن ئەوەندەی خۆیان دەتوانن بەرەو پێشی بەرن. لێرەدا ئێمە خۆ بە کەمزانینێک من وای دەبینم، خۆ بە کەمزانینێکی حزبەکانی ڕۆژهەڵات بەرامبەر بە حزبەکانی باشوور دەبینم. ئەو خۆ بە کەمزانینە کەواتە خۆ بە گەورەزانینی حزبەکانی باشوورە. بە گەورەزانی حزبەکانی باشوور بە شێوەیەکی دەرونی، بە شێوەیە کە ئۆتۆماتیکی ڕنگدانەوە ئەبێ لەسەر دانیشتوانی باشووریش. ئێمە دەبین ئەوە بە درێژایی زیاتر لە 30 ساڵ حزبەکانی ڕۆژهەڵات خۆیان لە زۆربەی چالاکیەکانیان پاراستووە، بەشێکی گرنگی بەهۆی ئەوەیە کەوا کێشە بۆ باشووری کوردستان دروست نەکەن. هەمومان شایەتی ئەوەین، شایەتی ئەوە ئەدەین. لە بەرامبەردا چی دەبینین؟ ئایا ئەو وەڵامە دەبین لە حزبەکانی باشوورەوە؟ بەڕای من نەخێر. سادەترین نمونە ئەوەیە کەوا دوای ساڵها ساڵ دابڕانی حزبەکانی دیموکرات لە یەکتر کە یەکتر دەگرنەوە، جۆمان لە پیرۆزبایی حزبێکی باشوور نابێت کە لە حزب لە ساڵدارەکانە. ئەمە چی دەگەینە؟ دەبێت ئەمە پەیامێکی زۆر ڕاستەوخۆ و ئاشکرا بگەێنێ بە حزبەکان و بە دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستانیش. تۆ تاکوکەی خۆت بەکەم دەزانی بەرامبەر بە حزبێکی تر. لە کاتێکا بەگە بچینە سەر مێژوو، با بڵین ئەگەر ڕاست بچینە ناو ناوڕێکی پارتی دیموکراتی کوردستان، بۆ خۆی لە منداڵدانی حزبی دیموکراتی کوردستانەوە دروست بووە کە حزبی دیموکرات ساڵی 45 دروست بووە، دوای کۆماری مەهاباد ساڵی 46 حزبی پارتی دیموکراتی کوردستان دروست بوو لە کوردستانی عێراق، با بڵێن یا باشووری کوردستان. ئەگەر بینە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆڵەکی بنەڕەتی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بوو کە لە ساڵی 1970 دامەزرا، ئەویش بەشێکی گرنگی لە ڕنگدانەوەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بوو کەوا ساڵی 1969 دامەزران بە با بڵێن بە ساڵە زاینیەکانی دەڵێن. باشە، یعنی ئەمان با بڵێن ئەگەر بڵین بێچووی ئەو حزبانی ڕۆژهەڵاتن ڕەنگە ناڕاست نەبێت. اینجا بێوەرەوە بۆ وردەواڵی حزبەکانی تر. تۆ حزبێکی ڕۆژهەڵات بۆچی خۆی بەکەم دانێ؟ بەڕای من خاوەنی بەرنامەی سەربەخۆی خۆیان نین، خاوەنی هەڵوێستی سەربەخۆی خۆیان نین. ئەوە هۆکارێکە. باشە، میوانانی خۆشەویست، میوانی بەرنامەکەم بەڕێز کاک سالار سۆفی وانە بێژ و مامۆستای زانکۆ لە فینلاندا. بەڕێز کاک سالار سۆفی یەکێک لە کوردە سەرکەوتوەکانی کۆمەلگای فینلاندا، من بۆ خۆم دەیناسم و بەردەوام لە پەیزەکانی سۆشیال میدیای ئەودا ڕخنەی زۆر دەبین بەرامبەر بە کۆمەلگای کوردی و شێوەی حکومڕانی. و من پێم وایە کە سیستەمی حکومڕانی لە کوردستان باشترین و هاسانترین کاناڵی ئەوەیە کە ئەوە چاو لە ڕخنەی و جورە کەسانە بگرێ، چون ڕخنەکانی هەمیشە بە فاکت و بەو تێبینی ئەو واقعیەتانی کە لە کۆمەلگای فینلاند کۆمەلگای پێشکەوت دەیبینێ ئاگام لێ بەنیسبەت ئەوان ڕخنەکانی دەگرێ. بۆیە پێشم خۆش بوومیانی بەرنامەکەی من بێسپاس کە وەڵامی دامەوە. کاک سالارجان، بەو حیسابەی ئەمن فکرم بۆ شتێکی دەچێت لەلایەکی دی خەڵکی کوردستان ئەخر خۆ هەمووی ئەندامی خەڵکی باشووری کوردستان
خۆ هەمووشی ئەندامی ئەو حیزبانە نین، یا بڵین هەمووی معاشخۆر موچەخۆری نین. بەشێکی زۆری خەڵکیش دەتوانێت بیرڕای خۆی هەبێ. و لە لایەکی دیکەشەوە ئەم قسەکانی جەنابەت دەردەخات دیارە ئەزمموی ئەو ئەزمموی دەبیندرەوەی دەردەخات کە ئەو هەموو ڕێزگرتن لە سەروەری خاچی کوردستان و لەو دەستکەوتەی کورد لە باشوور هەیەتی لە عەمەلدا هیچ قازانجێکی بۆ کوردی ڕۆژهەڵات نەبووە و بگرە زەرەریشی هەبووە. بەڵام حیزبێکی دی لە پارچەیەکی تری کوردستان بەبێ ئەو لە نەزەرگرتنی و بەرژەوەندیانە خەباتی خۆی دەکا و تەنانەت کێشەش بۆ هەرێمی کوردستان دروست دەکا، بەڵام و حیزبە ینی ڕێز و قورسایی خۆی هەرماوە کەوا بوو ئەمە چی بکەین ئەو شتەی بگۆڕین. بخۆت دەزانی دوێنێ ئاخرین ڕۆژی ساڵ 2022 بوو ئێمە شەهیدمان داوە، بەڵام لە کوردستانی باشوور حەفلە دەگیرێ، شایی زۆر گەورە دەکرێ. ئایا بەڕای جەنابەت ئەوە چاوەڕوانیەکی بێجێیە کە کوردی ڕۆژهەڵات چاوەڕوانن کە لە باشوور لانیکەم ئەوە لە بەرچاو بگیرێ کە دوایین ڕۆژی ساڵدا شەهیدمان داوە، شەهیدێکمان داوە کە تەنانەت هەر ئەو ڕۆژی ژنێژراوە بە خاکەس پێدراوە، یعنی ئەوە شتێکی زۆر تازەیە لە خەباتی سیاسی نەتەوەکاندا. بەڕای جەنابەت ئەو چاوەڕوانێکی بێجێیە؟ بەڵێ پێشەوەی وەڵامی ئەوە بە ئەوەی پێشتە وەڵامی ئەو پرسیارەکەی پێشتر تەواو بکەم. بەشی دووەمی ئەوەیە کە بڵێن هەموو حزب بڵێن هەموو ئەندامانی کۆمەلگەی باشووری کوردستان حزبینین ڕاستە، بەڵام دیارە سەرچاوەی دارایی خەڵک بەشێکی لە دەستی حزبە نەک لە دەستی حکوومەت و دەوڵەت. دەبینین حزبەکانی باشووری کوردستان بەڕاستی ئەوانیش سەر بەخۆین، وەکو چۆن ئەوەی من دەڵێم حزبەکانی ڕۆژهەڵات سەر بەخۆین لەبەری وابەستی حزبەکانی باشوور، بەڵام حزبەکانی باشوور سەر بەخۆین لەبەری وابەستی دەوڵەتە داگیرکەرەکانی دەوروبەرمان. یعنی دەبینین کە شتێک لە ڕۆژاوای کوردستاندا دەبێ لە ناوچەی سەوز ڕێگای پێدرێکەوە خۆی پیژاندان بکرێ و دژایەتی بکرێ و لە زەر پێی نادرێ، یا بە پێچوانەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ لە ناوچەی زەر ڕێگای پێدەدرێ و لە ناوچەی سەوز ڕێگری لێ دەکرێت. یعنی ئەمە خۆی دابەشبوونێکی ئاشکرایە بەسەر دەوڵەتانی ناوچەکە، بەسەر ئێران و بەسەر تورکیا بۆ نمونە. ئەوە بەشێکە. ئەوان پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان ناکەن، بەڵکو پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خۆیان وەکە وابەستەیە بە بەرژەوەندیەکانی دەوڵەتانی داگیرکەری دەوروبەرمان دەکەن. خەڵکەکانی ئێمەش بێجگەلەوە ئەندامانی ئاسایی بەڕاستی ئەمە پەیوەندی بە شتێکەوەیە کە پێی دەڵێن پەروەردە. من چکە لە بوارەکەی خۆمدا بەشێک لە خوێندن و بەشێک لە کاری خۆم پەروەردەیە، پێم وایە زۆر جاتیشکە خەمەسەری پێم وایە لە ماوەی زیاتر لە 30 ساڵی دەسەڵاتدارێتی خۆماڵی باشووری کوردستان توانیویانە پەروەردە وێران بکەن نەک دروستی بکەن. ئێمە پەروەردەی پێشترمان هەمومان زۆر ئاسایی دەیبینین. ئێستا ببینە لە خۆپیشاندانەکانی دەرەوەی وڵاتە زۆربەی ئەوانن کە تەمەنیان لەسەرووە، ئەوانن کەوا پێش دەسەڵاتدارێتی خۆماڵی باشووری کوردستان پەروەردە بوون. ئەوان زیاتر خۆیان بە بابەتە بنەڕەتیەکانی مرۆڤایەتی کوردایەتی یەکسانی دادپەروەری بەستووەتە وەکو لاوەکان. لاوەکانیش ناحەقی خۆیان نییە، یا با بڵین کەم و کوڕی خۆیان نییە، بەڵکو کە چۆن پەروەردەدرای بەو شێوەیە دەڕۆی. ئەوان 30 ساڵە بەڕای من پەروەردە وێران دەکەن نەک دروستی بکەن. 30 ساڵە لە ژیاتی ئەوەی کەوا بایەخ بە مافەکانی مرۆڤ، برایەتی یەکپارچی بەشەکانی کوردستان، مافی ژنان، زۆر شتی ئاوها بدەن بایەخەکانیان کورت بۆتەوە لە کۆمەڵێک بابەتی حزبی و لە قوتابخانەکانە دەبینە قوتابخانەی ئاسایی، خوێندنگە ئاساییەکان وێران بوونە، بەڵکو خوێندنگەی تایبەتیان لەسەر دروست کراوە خەڵکانی دەوڵەمەندێکە چن لەوێ دەخوێنن. ئەوانەی تەنانەت لە خوێندنگەی ئاساییشە خوێن دەبێ مامۆستای تایبەت بگرن بۆی نمرەکانیان بەرز بێت. ئەمە بۆچی لەبەروی ڕاکردنە لە خوێندنی حکومی ئاسایی کە پێویستە. وەکو ئەم وڵاتە دەبینین هەمومان، مناڵی منیش و مناڵی تۆیش و مناڵی وەزیرێکیش لە هەمان قوتابخانە دەخوێنن.
ئەمە هەموو ئەمانە خۆکارن بۆ ئەوی پەروەردە وێران بێ کە مرۆڤیش پەروەردەی نەبوو ئیتر خوابەستەی هیچ بنەمایەکی مرۆڤایەتی نابێ بە بۆچوونی من لەوێدا پەروەردە زۆر دابەزیوە زۆر ئاستی پەروەردە زۆر هاتوۆتە خوارەوە خەڵک گرنگ ئەوەیە چۆن بەشێکی زۆری خۆش دەژێ چۆن لەو کاتە ئەو سوودمەند دەبێت لە شتێک